سڵاو بینەرانی بەڕێز، جینۆسایدی گەلی کورد لە عێراقدا و کاریگەریەکانی لە ڕووی سایکۆلۆژی و کۆمەڵایەتیەوە لەسەر تاشی کورد چییە؟ ئایا حکوومەتی هەرێمی کوردستان توانیوێتی بە شێوەیەکی شایستە مامەڵە لەگەڵ ئەم بابەتە بکە؟ چۆن بتوانین ئەم بابەتە ئۆرگانیزە بکەین بە شێوەیەک بۆ داهاتوو بمێنێتەوە بۆ نەوەکانی داهاتوو و لە ئێستاشدا لە سیاسەتی نێودەوڵەتیدا کاری لەسەر بکرێت؟ بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا تەها سلێمانمان کردووە کە خۆی پسپۆرە لە بواری جینۆساید و خۆشی یەکێکە لە قوربانیەکانی ئەنفالی گەرمیان. بینەرمان سڵاو مامۆستا. سڵاو بەخێر بێت. زۆر سوپاس. جینۆسایدکردنی گەلی کورد یاخود ڕاستترش بڵین گەلی کوردستان لە عێراقدا بابەتێکی هەمیشە زیندووە بە تایبەتی بەلای ئەوانەی کە بە ئاگری ئەو ئەنفالە سوتێنراون. پێت وایە ئەم بابەتە تا چڕادێک کاریگەری لەسەر با بڵین دەرونی بە تایبەتی خەڵکی گەرمیان و ئەو ناوچانە کردووە کە ڕوبەڕووی ئەنفال بوونەتەوە؟ جارێکی تر سوپاس بۆ کەناڵ 24 بۆ میوانداریکردن و بانگێشکردن بۆ گفتوگۆکردن لەسەر بابەتێکی گرنگی وەکو تاوانی جینۆساید یان تاوانی جینۆساید و ئەنفال لە عێراق و لە کوردستاندا بە تایبەت. هەر لەناو ئەو پرسیارەی کە کردێت شتێکی گرنگت وت، من دەمەوێت لە گرنگی ئەو ڕستەیە لەناو ئەو پرسیارەوە دەست پێ بکەم. بۆچی ئەم بابەتە هەمیشە وەکو بابەتێکی زیندوو، وەکو بابەتێک کە هەمیشە مەترسیەکە لە پێشمانە، هەمیشە بابەتێکە لە پێشمانەوەیە نەک لە ڕابردوومانە، وەکو زەنگێک لێ دەدرێ و بەردەوامیش ئەمە تەوەری گفتوگۆی ئەو خەڵکانەیە، ئەو کەسانەیە کە لە بواری یان لە کەیسی جینۆساید و کەیسی تاوانەکانی جینۆساید و ئەنفالە کار دەکەن و کاریان کردووە. لەبەرەوەی تا ئێستا هیچ گرنتیەک نییە لە عێراقا بۆ دووبارە نەبوونەوەی تاوانی جینۆساید و هاوشێوەی تاوانەکانی ڕابردوو لە عێراقدا. گرنتی نەبوون بەو مانایەی یاسایەک نییە دەست و پێی حکومەتی عێراقی ببەستێتەوە. ڕێوشوێنێکی یاسایی نییە، ڕێکارێکی یاسایی نییە. پێت وایە یاساوە چارەسەر بکە؟ ئەگەر بەڵێ چۆن مەسەرن بۆ نمونە ئەگەر حکوومەتی عێراقی کە تا ئێستا ڕێکەوتن نامەی ڕۆمای واژۆ نەکردووە، کە ڕێکەوتن نامەی ڕۆما هەر یەکێک لەو وڵاتانەی کە واژۆیان کردووە بەبڕای ببڕ ناتوانن دەست بۆ ئەنجامدانی تاوانی جینۆساید ببەن یان تاوانی دژی مرۆڤایەتی، تەنانەت تاوانی جەنگیش. حکوومەتی عێراقی ئەم ڕێکەوتن نامەی واژۆ نەکردووە و تا ئێستش هەوڵەکان ناڵم هەوڵ نییە، هەوڵەکان ئەمەندە کەمن، ئەمەندە پچڕن، ئەمەندە پەرتن نەیانتوانیوە بگەن ئەو ئاستەی کە فشار بن بۆ سەر حکوومەتی عێراقی بۆ ئەوەی ئەم ڕێکەوتن نامەیە واژۆ بکە وەک گەرنتیەک بۆ دووبارە نەبوونەوەی تاوانەکانی جینۆساید و ئەنفال کە حکوومەتە یەک لە دوایەکەکانی عێراق ئەنجامیان داوە. ئەمە بە شێوەیەکی گشتی. بە شێوە تایبەتەکەی من پێم وایە تاوانی جینۆساید وەک لە پرسیارەکەی جەناب تەهات تەنها یەک کاریگەری نییە، بڵین بۆ نمونە ڕەهەندی سایکۆلۆژی، ڕەهەندی دەرونی، ڕەهەندی سایکۆلۆژی، ڕەهەندی ئابووری، ڕەهەندی ژینگەیی، ڕەهەندی کۆمەڵایەتی، ڕەهەندی سیاسی، ینی کۆمەڵێک ڕەهەند و سێکتەر و کاریگەری جیاجیای هەیە ئەم جەریمەیە. ئەگەر ملاحەزە بکەی مەسەرەن تاوانی جینۆساید و ئەنفال و کیمیاباران لە کوردستان بەشێکی زۆر لە خاک و لە ژینگەی هەرێمی کوردستانیان باشووری کوردستانی تێک و پێکشکاندووە، بەشێکی گەورەی پەیوەندی کۆمەڵایەتیەکانی لەبەر یەک هەڵوەشاندووەتەوە، جوگرافیا و شوێنی نیشتەجێبوونی لەبەر یەک هەڵوەشاندووەتەوە.
ئەمانە و دەیان و سەدان کاریگەری و دەرهاویشتەی تر لە نەتیجەی تاوانەکان کە ئەمە بە بڕوای من تا ئێستا ئێمە لە سەرەتایی کارکردن بۆ دەرخستنی کاریگەریە جیاجیاکانی تاوانەکەین هێشتا نەمانتوانیوە وەک پێویست یان لە ئاستی پێویست و لە چوارچێوەی بەدامەزراوەی کردن ئیش لەسەر کاریگەری و ڕەهەندە جیاجیاکانی ئەم تاوان دوای هەمە سەر بابەتی بەدامەزراوایی کردن بەس ئەوەی دیقەتمدا ئەم کتێبە بەڕێزت تازە ئەم 2025 دەرد کردووە هۆلۆکۆست و تاوانی ئەنفال ئەتەوێ بەراوردکاریە بکەی لە بینی هۆلۆکۆست و تاوانی ئەنفال ینی پێتوایە لە یەک نزیکن هۆلۆکۆست بەمانە سووتاندنی بەڵێ ڕاستی ئەمە بەرەنجامی دوو گەشتی مەیدانی بوو لە ساڵی 2010 و 2015 بۆ وڵاتی پۆلۆنیا و زایدەن متابعکردن و هەڵدانەوەی کۆمەڵێک سەرچاوی جیاجیا هەم لەسەر تاوانی جینۆسایدی ئەنفال و هەمیش لەسەر تاوانی لەبەرەوەی یەکێک لە مۆزەخانە هەرە گەورەکانی قەتڵ و عامی جوو یان تاوانی هۆلۆکۆست لە پۆلۆنیا لە هەرێمی کراکۆف لە ئاوشوێتس ئەو دوو سەردانە مەیدانیان ئەو دوو گەشتە مەیدانیە وای لە من کرد وەک ئامانجێک هەم بۆ دەرخستنی هەردوو دیوی هەردوو تاوانەکە هەم تاوانی جینۆسایدی ئەنفال و هەمیش تاوانی هۆلۆکۆست و هەمیش لەم چوارچێوەیە کۆمەڵێک خاڵی لێکچوو هەیە کۆمەڵێک خاڵ و ڕەهەندی هاوبەش هەیە لە نێوان هەردوو تاوانەکە ڕێک ئەگەر ناوی حکومەتەکانیان لەسەر لابەی کە سەیری ئەو کۆمەڵە خاڵە ئەەکەی لە چوارچێوەی تاوانی هۆلۆکۆست دیقەت بدە ڕێک ئەڵەی تاوانی ئەنفالە یان ئەوەی لە ئەنفالە کراوە تاوانی جینۆسایدی ئەنفالا کراوە ئەگەر ناوی لەسەر لابەی ناوی کوردستان ڕێک ئەچێتەوە سەر تاوانی هۆلۆکۆست یان لەو چوارچێوەیە یەکەگرێتەوە و لە کۆتاییشە ئێمە ئەمە ئامانجمان بێ ئامانجی ئێستا و دوورمەوداشمان بێ چەند بتوانین لەگەڵ ئەو نەتەوانەی لەگەڵ ئەو دەوڵەتانەی کە تاوانی جینۆسایدیان بەرامبەر کراوە چەندێ نزیکایەتیمان هەبێ چەندێ حیوار و گفتوگۆ لە نێوانمانە هەبێ دەتوانین ئەوەندەی تر بچینە پێشەوە بۆ ناساندنی تاوانەکانی جینۆساید کە لە دژمان کراوە ئەمە یەکێکە لە ئامانجە سەرەکیەکانی ئەو توێژینەوەیە کە هەم بە زمانی ئینگلیزی و هەم بە زمانی کوردی لە چوارچێوەی کتێبێکە چاپ و بڵاومانێتەوە مامۆستا ئێمە لە 2023ەوە دووبوون بە حساب ڕژێمی سەدام ڕووخاو یتر وەکو کورد دەڵێ بەنەخێنمان لێ کرد و ئیسراحەتینیان بەڵێ بەس تۆ پێت وایە حکوومەتی تازە کە 22 ساڵە هات لەسەر دەسەڵاتە یەکەم ئایا زمانی ئەوە هەیە کە جارێکتر ئەمیش دووبارەی نەکاتەوە دووەم چی کردووە بۆ ئەم مەسەلەیە ئێستاش بە جینۆسایدی نەناساندووە ڕاستی من وەکو لە وڵامی پرسیارەکەی پێشوو شاوتم هیچ گەرنتیەک نییە هیچ زەمانەتێک نییە لە عێراق کە تاوانی هاوشێوەی تاوانەکانی جینۆساید وەک تاوانی جینۆسایدی هەڵەبجا تاوانی جینۆساید دژی فەیلیەکان تاوانی جینۆساید دژی بەرزانیەکان تاوانی جینۆسایدی ئەنفال کیمیاباران هیچ گەرنتیەک نییە هاوشێوەی ئەو تاوانانە لە عێراق دووبارە نەبێتەوە لەبەرەوەی وەکو باسم کرد حکوومەتی عێراقی تا ئێستا نییە پەیوەست بێ یان ئیلتزام بکات بە ڕێوشوێنە یاسایی و ڕێکارە یاسایە نێو دەوڵەتیەکانەوە لە نێویاندا ڕێکەوتن نامەی ڕۆما بۆ ئەوەی دەست نەبا بۆ ئەم تاوانە لەمەش ئەگەر ورتر قسە بکەین میسالێکی زۆر گرنگ بێنینەوە یان مەسەلێکی یان نمونەیەکی زۆر گرنگ بێنینەوە حکوومەتی عێراقی تا ئێستا ئامادە نیە داوای لێبوردن لە گەلانی عێراق بەگشتی و گەلانی کورد گەلی کورد بە تایبەت بکە لە بەرامبەر تاوانی جینۆساید کە ئەنجام دراوە لە دژیان ئەی چۆن تۆ کە حکوومەتێک ئامادە نەبێت داوای لێبوردن بکە من میراتگری ئەوە نین نا ئەزانی ئەگەر تۆ هەموو دنیا سیرکە مەسەن بۆ نمونە حکوومەتی ئەڵمانیا خۆ تاوانی هۆلۆکۆست ئەم حکوومەتەی ئێستای ئەڵمانیا ئەنجامی نەداوە بەڵام بتێونەتەوە ئەم حکوومەتەی کە ئێستا لە عێراقەیە دوای ڕووخانی با بڵێن ڕژێمی دیکتاتۆری سەدام حوسێن میراتگرەوەی حکوومەتەکانی پێشووی خۆیەتی شکۆی ئەم حکوومەتە لەوەیە بێت داوای لێبوردن لە گەلانی عێراق بەگشتی و چکە بیرت نەچێ حکوومەتی عێراقی ڕابردوو تەنها لە دژی گەلی کورد تاوانی ئەنجام نەداوە لە دژی بەشێکی زۆر لە پێکهاتە ئاینی و پێکهاتە نەتەوەیەکانی عێراق و کوردستانیش تاوانی ئەنجام داوە شکۆی ئەم دەوڵەتە لەوەیە بێت داوای لێبوردن بکە بەڵام ئەمە ئەگەر بە ڕستەیەکی زۆر ینی کورد پێت بڵێم
ئەمە دەرخەری ئەو ڕەگی فاشیزمەیە کە تا ئێستاکە لە ناو دەوڵەتی عێراق ئەوە بکەمە پرسیار پێتوانێت مانای شاراوەی ئەم داوا لە بردنە نەکردنە ئەوەیە کە ئەمیش ڕازیە بۆ شتە یا ئەمیش بڵێ ئەگەر جارێک تروا بکەن ئێمە ژوا ئەگەر لە ڕووکەشی شارڕازی نەبێ لە کاتێکە ئامادەنیە داوای لێبوردن بکە لە کاتێکە ئامادەنیە داوای لێبوردن بکە ئەمە وەکوتم دەرخەری ئەو تخم ئەو ڕەگە فاشیزمەیە کە لە ناو مەنتاڵیەت لە ناو بیرکردنە لە ناو عقلیەتی حکومڕانی عێراقایە بە درێژایی مێژوو و تا ئەم ساتە وەختەش ئەم تخمە ئەم ڕەگەزە نەهاتوۆتە دەرەوە لە ناو ئەو مەنتاڵێتە لە ناو ئەو بیرکردنەوە لە ناو ئەو عقلێتە بۆیە هەتا ئەو عقلێتە بمێنێ هەتا ئەو بیرکردنەوە بەو شێوە بمێنێ مەترسی و ئەگەری دووبارە بوونەوەی تاوانی جینۆساید لە عێراق و کوردستان لە 2023 کاتێ سەدام محاکەما کرد لەسەر دوجێلێک محاکەما کرد کە 100 کەسی لێکوژراوە لەسەر تاوانی ئەنفالی 1970 و هەڵەبجەی 5000 تاوانبار ناکرد و یادام ناکرێت زانی من لە دیدارێکی ترە ئەمەم زۆر با بڵێن ڕەوانتر وتووە وتومە بۆ من مهم نییە سەدام یان عەلی حەسەن مەجید یان هەر تاوانبارێکی تر لەو تاوانبارانی بەشداریان لە جەریمەکە کردووە لە سێدارە بدرێن و بڵێم ئەو خێش ئەمانە لە سێدارە بۆ من گرنگ ئەوەیە یان بۆ کۆمەلگا گرنگەوەی تێبگەین گرنگ محاکەمەکردنیانە دوای دادگاییکردن دوای محاکەمەکردنی هەر تۆمەتبارێک هەر داواکراوێک ئەو کاتە محکەمە ئەکیت ڕێو شوێنی لە سێدارە دانا حکومدانە چییە ئەوە محکەمە ئەو ڕێو شوێنە دادەنێت بەڵام لە سێدارەدانی سەدام ئەتوانم بڵێم لە سێدارەدانێکی سیاسی بوو سوکایەتیکردن نەبوو بە کورت پێتوانیە من بەدەر لە چوارچێوەی سوکایەتیکردن ئەڵێم لە سێدارەدانێکی سیاسی بوو ئەم لە سێدارەدانە سیاسیە پەلە پروزێ و پەلەکردن لە سێدارەدانی با سەدام ساڵێکی تر بمایەتەوە دوی تر بمایەتەوە دەی تر بمایەتەوە 15 ساڵی تر بمایەتەوە لەسەر کۆی ئەو جەریمانەی کە لە فترەی حکومڕانی سەدام و دار و دەستەکەی ئەنجام دراون محاکەمە بکرایە دادگای بکرایە ئەو کاتە لە زیندانە دەمرد لە سێدارە دەدرا لە کۆتایە ئەمە مهمەکەیە فەرمو ئێستا تۆ مەسەن بۆ نمونە دەی لەسەر تاوانی جینۆسایدی قەڵاتزێ کێ محکەمە دەکەی لەسەر تاوانی جینۆسایدی بۆ نمونە سەی سادق کێ محاکەمە دەکەی لەسەر تاوانی جینۆسایدی گوندی سۆریا کێ محکەمە دەکەی لەسەر تاوانی جینۆسایدی ئەشکەوتی دەکان کێ محکەمە دەکەی ئەمە یعنی بۆ مێژووی عێراق کاکسۆران جەنابەت ئاگداری مێژووی عێراق زنجیرەیەکی وەکو تەسبیح وایە ینی تاوان لە دوای تاوان لە دوای تاوان ئەمە ئەگەر پاکتاو نەکرێ ئەو منتاڵێتە ئەگەر پاکتاو نەکرێ ئەو ڕەگی فاشیزم و بیرکردنەوەی فاشیانە لە ناو عقلیەتی هینە پاکتاو نەکرێ تۆ ناتوانانی بۆیە من ئەتوانم بە جملەیەکی تر پێت بڵێم لە سێدارەدانی سەدام وەکوتم لە سێدارەدانێکی سیاسی هیچی جیاواز نییە توانێ مامەسە بمبورە ئەم عقلێتەی ئێستا عقلەتی سەدام عقلێتێکی ڕەگەزپەرستی فاشی بوو بەڵام ئێستا فاشیزمی دینی و نەتەوەی و مەزهەبی بەیەکەوە کۆ بۆ تۆ پێتوانێت ئەمە خەتەرتر بێ لەسەر زۆریش خەتەرترە لەبەرەوەی ئەگەر سەدام بە پشت بەستن بە مەقولە بەنهاوبانگەکەی مشل ئەفلاق هەموو شتێک لە پێناوی بەعزدا كل شيء في سبيل البعث ئەم جەریمانەی ئەنجاو داوە ئێستا هەم فاشیزمی نەتەوەیی هەم فاشیزمی دینی وەکو جەنابەت باست کرد ڕۆڵە بینێ لەم قەزەیەدا زۆر باشە ئەی مامەسە بامە گلەیەکان بێنینەوە ناو خۆمان کورد خۆمان چیمان کرد مەسەن بەڕێزت ئەنووسیت مەسەلەن فلانی کوڕی فلان ئەنووسێ فیساری کوڕی ئیلان ئەنووسێ تۆ خوێنی خۆت ئەکەیتە ئاو بۆی بنووسی ئایا ئەمە کراوەتە پرۆژە ئۆرگانیزە کراوە ئایا چ وەک حزب چ وەک حکوومەت هیچ کراوە لەم بەرەوە لە ڕاستیە من ئەگەر ینی ڕاستەوخۆ لەگەڵت گفتوگۆ بکەم و هیچ پێچ و پەنای نەخەم کارکردن لە دۆسیەی جینۆسایدی گەلی کورد تا ئێستا لە هەوڵی تاک نەچۆتە دەرەوە تاکێک لە گەرمیان دوو تاک لە سلێمانی چوار لە کەرکووک دوو لە هەولێر نامێ ناوەکان بێرم بۆی غەدر لە کەس نەکەم ناوێکم بیر بچێتەوە مەسەرەن دوو ناو لە دوهۆک دوو ناو لە قەڵاتزێ دوو ناو لە فلان لەم چوارچێوەیە نەچۆتە دەرەوە من هەمیشە جەخت لەسەر ئەوەکەمەوە و باوەڕی تەواویشم بەوە هەیە کارکردن لەسەر دۆسیی جینۆساید و ئەنفال
دەبێت بە دامەزراوەی بکرێتە کاری دامەزراوەی بکرێتە کاری موئەسەساتی ئەمە چۆن نەکرێ بەر لەما هەنگاوێک تا ئێستاکە ئیشمان کەم لەسەری کردووە و نەبووەتە قەناعەت لە لای عەقڵیەتی حکومڕانی ئێمە کاک سۆران ئەگەر لە لای عەقڵیەتی حکومڕانی ئێمە لە ناو چوارچەوەی عەقڵیەتی سیاسی ئێمە ئەنفال جینۆساید تاوانەکانی کیمیاباران بە تێکڕان نەبێتە قەزیە ناتوانرێ بە دامەزراوەی بکرێ بۆیە پێش هەموو شتێ دەبێ ئەم بابەتە وەکو قەزیە ببێتە قەزیە وەکو قەزیە سەیری بکرێ مەسەن بۆ نمونە کاک سۆران سیرکە هەموو ئەو وڵاتانەی کە تاوانی جینۆسایدیان لە دژ ئەنجام درراوە لە کۆتاییە کردویانەتە یەکێک لە پایەکانی دروستبوونی کیانی سیاسی و بە دروستبوونی دەوڵەتی سربەخۆیشەوە ئیسرائیل ئێستاش نانی لەسەرخوا باشە نانی لەسەرخوا ئێمە نەمان کردوێتە قەزیە مامۆستا باسی ئارشیفکردن و نووسین و وەرجێڕان یعنی ئارشەفەکردنی ئەم مەوزوعە ئێمە تا ئێستا مەسەلەن مۆزەخانەیەک بۆ ئەم بابەتە نییە بەدی کۆمنتاریکردنی ئەم بابەتەمان دیسان و هەر نییە چی بکرێت بۆ ئەمە یا چی کراوە زانی کاک سۆران مشکلێکی یان ئشکالەتێکی گەورە هەیە لەمە مەسەلەن بۆ نمونە لە هەولێرە شتێک هەیە بە ناوی مۆزەخانە لە چەمچەماڵ دیسان هەنگاوێکی ترندراوە لە گەرمیان دیسان هەنگاوێکی تری بچووک نراوە لە سێوسێنان دیسان هەنگاوێکی تر لە هەڵەبجە لە چەند شوێنێک بەڵام لە ڕاستیە ئەمانە ئەوەندە پەرتن هیچیان ناتوانن ببنە تەواوکەری ئەوی تریان ئێمە بۆچی من لە پرسیارەکەی پێشوو وتم ئەگەر جینۆسایت کە دژی ئێمە کراوە ببێتە قەزیە لامان جا لە عەقڵیەتی حکومڕانیە لە عەقڵیەتی سیاسیە لەسەر ئاستی کۆمەلگا و شاری کۆمەلگا ئەو کاتە ئێمە ئەتوانین وەکوتم ئەمە وەکو دامەزراوە ئیشی تیا بکەین بەسەر با پرسیارەکەی جەنابەت بە شێوەیەکی تر لێ چڕکەینەوە یان کورتکەینەوە ئایا ئێمە پرسیارەکەەوەی دامەزراوەیەکمان هەیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بێت خەریکی کاری ئەرشەفەکردن و خەریکی کاری دۆکۆمنتاریکردن و خەریکی کاری وەرگێڕان و خەریکی کاری سینەما و خەریکی کاری مۆسیقا و هەموو سێکتەر و هەموو ڕەهەندە جیاجیاکان بێ لەم چوارچێوەیە بێگومان نەخێر کەمادام نیمانە ئیشەکان هەروە پەرتە بێ هەتا ئەم کارە نەکرێتە دامەزراوەی مەسەن بۆ نمونە چەند مهمە تۆ دامەزراوەیەکتە بێ کاتێک دەستەبەی بۆ نمونە کاریگەریەکانی جینۆساید لەسەر ژینگە کە پێشووتر باسمان کرد سەد سەرچاوە بێتە یان کاتێک مەسەن دەستەبەی بۆ کاریگەریەکانی جینۆساید لە بواری کۆمەڵایەتی یان لە بواری ئابووری یان لە ڕووی یاساییەوە یان لە ڕووی سیاسیەوە ئەخر بۆ وتم هەموو ئەو وڵاتانی کە تاوانی جینۆسایدیان لە دشکراوە لە کۆتاییە وەکو پرۆژە کردویانەتە یەکێک لە پایە هەر گرنگەکانی دروستکردنی کیانی سیاسی و بە دەوڵەتی سربەخۆشەوە بۆیە زۆر گرنگە عەقڵیەتی حکومڕانی ئێمە بگاتە ئەو قەناعەتەی ئەنفال و جینۆساید ببێتە قەزیە لای و لە ڕێگای بە قەزیەبوونی ئەم بابەتەوە بیکاتە دامەزراوەیەکی تۆپمە و گرنگ کاری لەسەر بکە و لە چوارچێوەی ئەو دامەزراوەیە ئەو کاتە مۆزەخانەی پێویستیشتە بێ ئەو کاتە کتێبخانەی پێویستیشتە بێ ئەو کاتە دراسە و لێکۆڵینەوە و تێژینەوەی پێویستیشتە بێ بۆ کارکردن لەسەر ئەم بابەتە هەر من بۆ معلوماتی پێت وایە سەرکردایەتی کوردستان ئاگاداری ئەم بابەتە نەبن یعنی من باوەڕم بەوە نیە ئاگادار نەبن یعنی بەو شێوە من باوەڕم بەوە نیە ئاگادار بن و پێشم وایە باشیش ئاگدارن بەڵام لەم بەر پرسیارەتە ئەرکی خۆیان جێبەجێ نەکردووە لەم بەر پرسیارەتە ئەرکی خۆیان جێبەجێ نەکردووە و ئەگەر ڕەخنەیەکی جددی لە قیادەی سیاسی کوردی و لە عەقڵیەتی حکومڕانی کوردی بگیرێ دەبێت ئەمە یەکێک بێت لە ڕەخنە جددیەکان ڕوبەڕوویان بکرێتەوە من پێم وایە دەیانتوانی دەتواندرا هەنگاو بنێ مەسەن بۆ نمونە ئیمکانیەتی ئەگەر ئەم چەند ساڵی ئەخیریش هەرێمی کوردستان ڕوبەڕووی جۆرێک لە ئەزمەوە لە قەیران بووبێتەوە بەڵام لە فترەی ساڵانی ڕابردووە هەرێمی کوردستان خاوەنی ئیمکانێتێکی مادی هائیل بووە کە بتوانێت ئیش لەسەرم بکە چونکە ئێمە لە کۆتاییە تاقە بەشەریەکەمان لە بەردەستە هێزە بەشەری مرۆیەکەمان لە بەردەستە ئەمە دەبێت عەقڵیەتی حکومڕانی بگاتە ئەو قەناعەتە یان سیستمی حکومڕانی لە کوردستان ئەم بەرپرسیارەتیە جێبەجێ بکە کە نایکا ئەبێ ڕەخنەی لێ بگیرێ ئەبێ بهێنرێتە پای کارکردن لەم بەرپرسیارەتە زۆر باشە خۆ ئەوە ئەم پرسیارە لە سەرەتاوە بکەم کە ئەڵێن جینۆساید مەبەستمان بڵێن هەر لە
بارزانیەکانەوە هەتاکو هەڵە بجەش ئەگرێتەوە یانی بۆ تۆ بۆ هەر کەسێک کە بینەر گوێ لێمانە کاتێک کاتێک ئەڵین تاوانی جینۆساید مەبەستمان جینۆسایدی بەرزانیەکانە مەبەستمان جینۆسایدی ئەشکەوتی دەکانە مەبەستمان ئەشکەوتی دەکان لە منطقەی دۆەکە جینۆسایدی مەسیحیەکانە بڵێ لە ساڵی 60 ئەوەندەیە بزڵێت ئەوەی گوندی سۆریاسیەکان بووە مەسەن جینۆسایدی سمێڵە جینۆسایدی بەرزانیەکانە جینۆسایدی هەڵەبجەیە جینۆسایدی ئەنفالە هەتا ئەگاتە تازەترین جینۆساید کە جینۆسایدی ئێزدیەکانە جینۆسایدی فەیلیەکانە جینۆساید بۆ کورد پاکێجێکە وەکو باسمان کرد زنجیرەیەک تاوانە بە دواییەکە مەسەن جینۆسایدی قەڵاتزێ جینۆسایدی سەی سادقە کاتێک ئەڵێن جینۆساید مەبەستمان ئەوەیە جیاکاری نەکەین هیچ سەیکە کاک سۆران هیچ مەبەستم شێوازی بڵێ مەسەڵەن هەڵەبجە کیمیاباران سەیکە هەڵەبجە کاتێک ئەڵێن کیمیاباران لە کۆتاییە کیمیاباران بەشێکە لە پرۆسەی قەتڵ و عامکردن جینۆساید بزانێت بەڵێ مەسەن کاڵێن گۆبتەپە کیمیابارانە لە کۆتاییە کیمیابارانی گۆبتەپە دەبێتە بەشێک لە پرۆسەی جینۆسایدکردنی گەلی کورد ئەمە یەک پاکێجە بۆیە ئێمە ینی نامانوێ شتەکان خورتکەینەوە کە ئەڵێن جینۆساید دژ بە گەلی کوردستان مەبەستمان هەموو ئەو تاوانانی جینۆسایدەکە لە کوردستان لە باشە مامۆستا با من سنوورەکان تێپەڕێنم ئێمە لە دەرەوەی باشووریش جینۆسایدمان زۆرە جاخۆ ئەگەر لە باکوور بەڵێ ئەگەر دروستەوێ کاتێک ئێمە خۆمان کۆکەینەوە لە چوارچێوەی دامەزراوەیەکە ئەو کاتە تۆ دەتوانانی لینکتە بێ بڵێ لینکتە بێت لەگەڵ ڕۆژهەڵات لینکتە بێت لەگەڵ ڕۆژئاوا لینکتە بێت لەگەڵ باکوور خۆ لە باکوور کەمتر لەوەی کە لە باشوورکراوە ئەوەی لە باکوورکراوە کەمتر نییە لەوەی کە لە باشوورکراوە هەر لە جینۆسایدی دەرسیمەوە بیگرە هەتا تاوانەکانی تر هەر ئەمەی سەردەشت لە بن دەستی من و تۆیە من بخۆی دراسەم هەیە لەسەری جینۆساید و کیمیابارانی سەردەشت بەڵێ لە ڕۆژئاوای کوردستان ئەمانە ئێمە جارێت ئێمە قسەمان لەسەر باشووری کورسانە ئەگەر ئینشاءڵڵا تەمەن باقی بۆ ڕۆژە کاتی نوویستمان قسە لەسەر چۆنێتی و شێواز و میکانزمی کارکردن لەسەر کۆی تاوانەکانی جینۆساید لە هەر چوار پارچەی کورسان بکەین و شێواز و میکانزمەکانی پێکەوە گرێدانیان وەڵا خۆ بابەتێکی زوندوو بابەتێکی گرنگە لە دەرسیمەوە هەتاکو بەڵێ زۆر سپاس بەڕێز مامۆستا سپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز بەم شێوەیەتینە کۆتایی ئەم ئەڵقەیە تا ئەڵقەیەکی تر و میوانێکی تر خواتان لەگەڵ